ماوەسا من باکاونتی خۆم بە ناوی خۆم بە ڕسمی خۆم قسەی دەکەم. پیاوێکی بێدین بووم زۆر باشە، نزیکی لە 2002 بێدین بووم هەتا مانگی هەشتی 2023 یعنی زۆر ناکە باشە، باوەڕم بە هیچ نەبوو. ئیدی هەر شتێک کۆمەڵگا و خوا پێی ناخۆش بادەم کرد، بەڵام ئەوە نەبوو بڵێم زیان بە خەڵکی بگەێنم یان شتێکی ناقۆڵا بکەم یا هەر ناوێشکە لێ دەنێ. باشە تۆ پیاوێکی دنیا دیتەی، پیاوێکی ڕۆشنبیری، پیاوێکی ئاینزانی، ئەمن بۆیە هاتم. ڕاستی ژمارەکەشم زۆر پەیداکە، زۆر هەوڵمدا پەیوەندی پێوەکەم بۆ مەرنەگیرە، بۆ لایڤەکانیش زۆر هەوڵمداوە. ئەو شەو خوا قسمەتی کرد لە خوای بەزیاد بێ، سوپاس دەکەم مامۆستاژیان. مامۆستا لەو ماوەیەدا ئەم بەتەنها لەگەڵێک ئافرەتیدا بووم باشە، ئیدی بۆ خۆم پیاوێکی بێدین بووم، ئیدی سڵم لە هیچ نەدەکردەوە، هیچ شتێک نەبوو لێ بترسم لە کۆمەڵگا، یعنی نەعوذ بالله لەخوا لە هیچ. بەڵام ئەو کاتێ ئەگەر مانگی هەشتی 2023 خوا شتێکی هێنایە پێشم، نزیکەی 50 شەوی گیرام سزن کرام. ئیدی لەو کاتەیدا وەک ئەوەی خوا بیوێ شتێکی بە من بڵێ، ئەجا لەو کاتێژ نزیکە هەفتەیەکی بەتەنیا لە یەک ژووریدا بووم، بەبێ و یەک تاوانم کردێ باشە، وەک ئەوەی خوا تاسەیەکی لە پێش من دانابێم گەڕێمەوە باشە، یعنی چاو لەو دنیای بکەم خەریش چما لەکوێ بوومە، بۆ وا دەکەم، بۆ دەژیم، هەموو پرسیارانە هەمووشان ئەو کاتێ ئەگە گیرام یەک پارچە لە قورئانی پیرۆز، یەک دەڵێن یەک پارچە لە چۆن بڵێن مامۆستا، هەر یەکسە ئاەتەکەی دەڵێم لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير. ئەوەندە لە سزنەکەی هەبوو باشە، هیچ کەنە، یعنی لەو ژوورەیە من هەفتەیەک تێدا بووم، ویزبام نەویزبا بەس ئەوەندەی بخوێنمەوە، چکە نە تەلەڤیزیۆن هیچ نەبوو، بەس لەوەندەی زیاتر هەر بۆ ئەوەندەی بخوێنمەوە. اینجا مامۆستا دەست نوێژم دەگەر دەچوم نوێژی بکەم، هات وردەوە لە خەری و دەگەڕام و مامۆستا دەچوم نەمدەزانین سوزە لەکوێیە، چکە نەمزانین ڕووم لەکوێ چۆنە و چۆن نییە. مامۆستا بە نوعێکی بوو شەرمم دەکرد نوێژی بکەم، یعنی دوور کە عسوونەتی بکەم، نەمزانی کاتەکە چۆنە کێ و کەی نییە، زۆر ناخۆش بووە من. ئیدی لەو کاتێکدا زۆر شت بۆ من گۆڕا، یعنی هەستی من بەرامبەر بەخوا، بەرامبەر بە هەر هەموو شتێکی نوێ بوومەوە، وەک ئەوەی تازە لەدایک بووم، وەک ئەو حاجیانەگە لە حەزی دێنەوە زۆر هەستەی خۆشیان هەیە. ئیدی ئەو سزنە بۆم بە شیفا بۆ دەرونی من بۆ هەموو شتێکی من. بەڵام ئەگە بەر بووم خۆتزانی دۆخی کۆمەڵایەتی کوردستان چۆنە، نەم دەتوانێت تا پێش دەرگاشتم. ئەو کچێگە لەگەڵمدا بوو زۆر بە خراپی، یعنی زۆر شتم لەگەڵی کرد بوو، ئیدی ئەویش لەبەر خۆشەویستی من وەک چۆن دەڵێ بەنها شەرعی عاشقی من بوو، بۆ هەموو شتێکی بۆ من حازر بوو. چاوەڕێ ئەوەی لەوەی لە من دەکرد ئەگە بسمە داوای، بەڵام ئەمن بە هەر نوعێکی با نەمدەتوانین، چکە نەمدەتوانین تا بەردەرگای ماڵی خۆمان بچم لەبەرەوە عایلەکەی من، چکە تاقانم لە ماڵێ دەترسان ئەگەر بە نوعێکی شتێکم پێ بکەوێ بمکوژن شتێک بێت. باشە مامۆستاژیان، ئیدی زۆر شتم قبول کرد لەسەر ئەوەی، یعنی زۆرم پێگوت ئەمنو ئەتۆ چەند ساڵە حرمەت و ڕێزی سفرەی ماڵە خۆمان نەگرتووە، بایدی بگرین. مسێن بەو تاکە خوای وەرە پێکەوە بەس لامارەت بکەم، چ بڵێ بەسەر ئەو دوو چاوای ئەمن خراپم لەگەڵ کردووی، خراپم لەگە عایلەی تو کردووە، پێکەوە عەمرێکیش دەکەین، ئەگە حەجیشمان بۆ نەکرێ، ئەگە دەستیشم کورد بێ نەتوانم حەجی لەگەڵ بکەم، وعد بێ بۆ عەمرێکی بەسەر هەردوو چاوان، ئەگە قەرزی هەردوو دنیام کردوێ با بەیەکەوە عەمرەیەکی بکەین لەبەر خوای پاڕێنەوە لێمان خۆش بێ، خراپەمان زۆر کردووە. ئەتووی ئەوەی نی، یعنی مێل بە کەسێکیکە بکەین لەبەر ئەوەی کچیشنی باشە، یعنی ئەوەندە خراپ بووم مامۆستاژیان بە هەر هەموو نوعێکی، یعنی بە پیاوەتی خۆم لەبەری پاڕامەوە وەکتم وامەکە، بە پیاوەتی خۆم تێدەگەی مامۆستا چاو مێردی کردووە، نزیکی 7 مانگە مارە کراوە، ئێستاش نەگواسراوەتەوە. ئەو مۆزوعە ڕاوەستاوە مامۆستا من لە دۆخێکی دەرونی زۆر ناخۆشدا. ئیدی ئەتۆ بەوەندەی دنیا دیوە بۆ قسانەی من دەزانی چۆن قسەی بکەیت، جۆم لە تۆ ڕاگرتووە. زۆر باشە، با منێک پرسیارێکە لەکەم قوربانگیان، ئەو ئەیزانی تۆ بێدینی؟ بەڵێ مامۆستا لەگەڵ من بێدین بۆ نازانی ئافرەت لەسەر دینی مێردەکەیەتی. زۆر باشە، ئەویش هەر بۆ خۆی بێدین بوو، مولحید بوو؟ بۆی منەوە مامۆستا بەداخۆ. بەهۆی تۆ بۆ مولحید؟ بەڵێ. زۆر باشە. دوای ئەوەی کە تۆ لە زیندان ئازاد بوویت و ئیتر بوویتە موسڵمان و ئیلتیزامت کرد، ئەو هەر بەردەوام بوو لەسەر ئیلحاد و لەسەر بێدینیەکەی خۆی؟ مامۆستا بە قسە وای دەکرد، بەڵام لە ڕوو جلوبەر گوشتەوە زۆر هەوڵم لەگەڵدا هیچ بێسوود و زۆر. نا مەبەستم ئەوەیە، یعنی تۆ کە لە زیندان ئازاد بوویت و وتت من موسڵمان بوومە، ئەو هەر بەردەوام بوو لەسەر ئیلحاد و بێدینیەکەی؟ بەڵێ مامۆستا خۆت یعنی
جیا لە نوێژ و ڕۆژۆت خۆ نیشاندانەوەنی ئافرەت نابێت تۆزە خۆی داپۆشە یعنی دەپارڕام و بە لێپارڕانەوە یەک تۆز خۆت داپۆشە یەک تۆز يعني تۆ داوای ئیلتیزامت لێ کردوتە دووەرە من ئەوەیە ئیتر تۆ طبعا وەکو خۆت باسیەکەی ئیتر ئەو لە کچێتیش نەماوە یعنی کار لە کار ترازاوە وەرە با من سەترت کەم و ببی بە خێزانم بەڵام ئیلتیزام بکە و جلوبەرگی شەرعی بکە بەرت و با بەیەکەوە بژین وایە ڕێک بەو شێ مامۆستا باشە ئەو ئێستا مارە کرا و چۆتە ژیانی خۆیەوە مێردی کردەوە پیاوێکی بێدین بە پیاوێکی بێدین کردوەتی بەڵێ زۆر باشە تۆ طبعا لەوەیە گوناهبار نیت ئەو بۆ خۆی چۆتە ژیانی خۆیەوە چونکە تۆ التەوبەت تەجوب ما قبلها مادام تەوبەت کردو ئینشاءالله خوای گەورە لە هەموو تاوانەکانت خۆش بووە الئیسلام کە ئیسلام هات يهدم ما قبله يعني تۆ مادام بوویتە مسلمان و هاتیتە ناو دایرەی ئیسلامەوە پێشووتر هەر شتێکت کرد ئینشاءالله خوای گەورە لێت خۆش بووە من نازانم بۆچی دەروونت نامورتاحە ئەوەیان نازانم مامۆستا لە دڵم دەرناچی وافرەتە بەیزنەیەکی خۆشت ئەوێت لە خۆم زیاتر یعنی پێم ناخۆشە کە بێدین ئێستا مێردی کردو بە کەسێکی بێدین بۆ نازان هەستی مسلمانێتی چۆنە پێم ناخۆشە بچوتێ ئەوەندەم خۆش دەوێت یعنی قەینا مێردی بە من نەکە چوو بەلای کەسێکیکە بەڵام مێردەکەشی دووبارە بێدی مامۆستا زۆر ناخۆشە تێگەم قوربانگیان بەس تۆ ئەبێ شتێکمان هەیە ئەمە تۆ مادام کە بوویتە مسلمان ئەبێ تۆ بە دوای پاکا بگەڕیت ئەبێ تۆ بە دوای طبعا من خۆت باست کرد باشە ئەوشت بێدین کردووە پێشترش من نازانم ئەو چی ئایدیا و چی دینێکی هەبووە بەڵام بە هەر حاڵی قوربانگیان تۆ مادام خۆت ڕزگارت بوو لە ئیلحاد و لە بێدینی سوپاسی ڕەب العالەمین کە و هەوڵدا ئەو بابەتەش لە بیری خۆت بەرەوە ژیانێکی نوێ دەست پێ بکە لەگەڵ ئافرەتێکی دیندار و خواناسە بۆ ئەوی بتوانی ئەو ڕۆژە ناڕەحەتانی کە بەڕێت کرد لە بێدینیا قەرەبووی کەیتەوە تێگەی وعسى أن تحبوا شيئا ما آياتي قرآن من بۆتە خوێنمەوە وعسى أن تحبوا شيئا زۆر جار شتێکت پێ خۆشە ڕووبات وهو شر لكم خوای گەورە فەرمێ بەڵام ئەو شتە بۆ ژیانی ئێوە شەڕە بەڵام ئینسان هەر ئەڵێ ئەمەوێت وعسى أن تكرهوا شيئا جاری وایە حەزت بە شتێک نییە وهو خير لكم بەڵام ئەو شتێکەوە تۆ حەزت پێی نییە ئەگەر ببێتە قسمەتت ئەبێتە خەیر و بەرەکەت بەسەرتەوە وی قوربانگیان لێ گەڕێ دعها وشأنها با بڕوا بۆ ماڵی خۆی و بە ژیانی خۆی مادام کەسێکی بێدینش ئافرەتێکی وای قبول بێت لە کچێتی کەوتووە و وەکو چۆن بڵێ لە ژیانی پیاوێکی ترا بووە بە حرامی ئەوەی لێ قبول بووە پیرۆزی بێت بۆیە خۆت ماندوومەکە بەم قەزیەوە تۆ دڵخۆش بە بۆی کە خوای گەورە هیدایەتی داوی کە ناوی تێتە سەر ئەو ڕێگا ڕاستەی کە پێغەمبەرانی لەسەر بۆ سەلامی خۆیان لێبێت باشترین حەلت ئەو بابەتە وردە لە بیر کەیت و هەنگاو بنی بۆ زەواجێکی تازە بەڵام لەسەر ئەساسی دینداری و خواناسی بۆی تاموچێش لەو زەواجە ببینیت مامۆستا گیان زۆر سوپاس دەکەم لە کاتم گرتی دەستەکانت خۆش بێ خوای گەورە زیاتر هیدایەتت دا و بەردەوام ناز دەکەم دەست خۆش بێ سوپاس